شیردانی سروشتی پرۆسەیەکی تەواو سروشتیە لەو کاتەوە دەست پێ دەکات کە دایک دەبێت بە دایک لەو کاتەوە ئەو ئەرکە هەڵدەگرێت و لە ڕووی دەرونیەوە سوودی بۆ دایکەکە ئەوەیە کە پابندێکی ڕۆحی و دەتوانین بڵێن کەمکەرەوەی سترێسە بۆ دایکەکە کاتێک شیر دەدات بە منداڵەکە غیری ئەوە لە ڕووی تەندروستی جەستەییەوە کۆمەڵێک سوود دەبەخشێت بە دایکەکە لەوانە ئەگەری توشبوون بە شەکرەی جۆری دوو کەم دەکاتەوە ئەگەری توشبوون بە شێرپەنجەی مەمک و هێلکەدان کەم دەکاتەوە بە ڕێژەی سایە 4.3 بۆ هەر ساڵێکی شیردانی و لەگەڵ ئەوەدا کۆمەڵێک سوودی تەندروستی دیکە لە خۆ دەگرێت. قۆناغی شیرپێدان لەو دەقەوە دەست پێ دەکات کە منداڵەکەت لە دایک دەبێت و تۆ ئامادە دەبی لە ڕووی دەرونیەوە لە ڕووی جەستەیەوە کە منداڵەکەت شیر بخوات و ئەو پەیوەندی ینی پەیوەندی شیرپێدان پەیوەندێکی ناکامڵە و بە تەمرینی نێوان تۆ منداڵەکەت کامڵ دەبێت و ئەو بیرکردنەوەی کە بڕێک تەنها مثلەن هەیە دایکی وا هەیە کە تەنها ژەکەکە دەدات و هەیە مثلەن بڕێکی زیاتر دەدات خۆی ئەو بیرکردنەوەی هەڵەیە کە هەندێک دایکوا هەز دەکات کە تەنها قۆناغی ژەکپێدان ضرورە بۆ منداڵەکەی و تەواوی بەرگری ینی منداڵەکە تەواوی بەرگری لە دایکەوە وەردەگرێ لە ڕاستیدا شەژمانگی یەکەم ئەساسیترین پرۆسەی شیرپێدانە نەک تەنها ژەک و چونکە هەموو بەها خۆراکیەکانی کە منداڵەکە پێویستێتی تەنها ڤیتامین دی نەبێت کە بڕەکەی کەمترە و پێویست دەکا بە سەپلیمنت وەربگیرێت ما باقی هەموو بەها خۆراکە پێویستەکان وەردەگرێت بۆیە بەلایەنی کەمەوە دایکەکە دەبێت 6 مانگی تەواو لەسەر شیردانی خۆی بێت لە دوای ئەوە ڕاو بۆ چیونی جیاوازی لەسرە ئێمە ئەگەر پابەندە دینیەکە بگرین دین بە 2 ساڵ لەسەری داناوین و خۆی لە ڕووی علمیشەوە ئەوە ڕاستترین و باشترین قۆناغە تا 2 ساڵ دایکەکە بەردەوام بێت طبعاً بڕەکەی دەگۆڕێ بە پەیتەمەن هەموو لە سەرەتاوە جیاوازە و لە کۆتاییشەوە جیاوازە بەڵام علمی ینی بەشێک لە علمیش دەڵێت ئەگەر تا ساڵێکیش پێ بدەی و لە دوای ئەوە دەست بکەی بەوەی کە شیری مانگایەن سەرچاوی شیری دیکەی پێ بدەی هێشتا ئاساییە بەڵام سەرچاوە هەرە ڕاستترینەکە ئەوەیە کە تا 2 ساڵ بەردەوام بی و بەلایەنی کەم 6 مانگ. سوودی شیر بەدیالەوەی کە باسمان کرد کە دایکێک شیر دەدات چییە بۆ خۆی بۆ منداڵەکەی چەند قاتی خۆیەتی بابزانین چۆن یەکەم ئەو منداڵە سەرچاوەیەکی خۆراکی وەردەگرێت کە لە هیچ سەرچاوەیەکی دیکەی ئەم دنیادانیە تەنانەت هیچ شیرێکی دەستکرد لە باشترین و پێشکەوتوترین مختەبەرەکانی جیهان ناتوانێت شیری دایک دروست بکاتەوە و ئەگەر دیقەتتدا بێ ئەوانەی کە شیری قوتو یعنی ڕکلام دەکەن ئەو کۆمپانیانە دەڵێن پێکهاتەیەک نزیک لە شیری دایک یعنی هێشتا ناتوانن بڵێن پێکهاتەکەمان وەک شیری دایکە کابێ هیچ جێگرەوەیەکی نییە و لەبەر ئەوەی شیری دایک ئاسان هەرز دەبێ باشە کابێ ئازاری گەدەی نادات و ئاسان هەڵدەمژرێت کابێ پێکاتەیەکی نایە بوو نمونەیە بۆ ڕێخەڵۆکانی ئەمە جگەلەوەی کە بۆندێکە لە ڕووی ڕۆحیەوە خۆ هەر دەستەی و هەر خۆراک شەرت نییە ئەو منداڵە بۆندێک دروست دەکات لەگەڵ دایکی کە یعنی دایمەن گوێمان لەوە دەبێت کە دەڵێن ئەو منداڵانی شیری دایکیان دەخۆن بەڕەحمترن ئەمە لە چیوە سەرچاوی گرتووە لەبەرەوەی بۆنی دایکی دەناسێتەوە و پابەندێکی ڕۆحی زیاتری بە دایکیەوە دەبێت ئەمەش زیاتر لە ڕووی دەرونیەوە کاریگەری زۆر پۆزتیڤانە دەخاتە سەر مێشکی منداڵەکەت کەسایەتێکی ئارامتر ئەمە لێکۆڵینەوە سەلماندوێتی کەسایەتێکی ئارامتر و جێگیرتری لێ دروست دەکات شیری قوتو خۆی لە ئەسڵدا تێکەڵکردنی پێکهاتەیە تا نزیک بکرێتەوە لە پێکهاتەی شیری دایک چۆن تێکەڵکردنی پێکهاتەیە چەوریە پرۆتینە کاربۆهیدراتە بۆ ئەوەی گەشەی منداڵەکە دوانەکەوێت زائیدەن کۆمەڵێک ڤیتامیناتە و کۆمەڵێک کانزایە کە لەو کاتەدا منداڵ پێویستێتی بۆ گەشەی عەقڵی بۆ گەشەی جەستەی بەڵام ئێمە کێشەمان لەسەر ئەوە نییە ئەگەر پێ دوا بێت شیری قوتو بە تەواوی پێکاتەیەکی خراپە نەخێر بە تەواوی پێکاتەیەکی خراپ نییە ئەمە جێگرەوەیە بۆ ئەو دایکانەی کە ناتوانن شیری خۆیان بدەن و یعنی بەدیلێکە ڕاستە نابێت بە شیری دایک بەڵام بەدیلێکە ئەوەی کە پێکاتەی خراپی تێدەکرێت بە من یەکشت بەتۆ بڵێم یعنی وەڵامەکە لای خۆت بەجێدەهێڵم لەکوێ شتێک لە جەستەی خۆتەوە دروست بکرێ و ڕاستەو خۆ بە فرێشی بکرێتە دەمیەوە لەکوێ شتێک لە مختەبەرات دروست بکرێ و تێکەڵ بکرێ و بکرێتە دەمی منداڵەکەتەوە بێگومان تۆ ناتوانانی ئەوە یەکسان بکەی بەڵام ئەگەر هیچ نەبێت نەتوانی شیری دایک بدەی شیری قوتو بەدیلەکەیەتی شیری دایک یەکێک لەو مواسەفاتە نمونەیانەی دیکە گواستنەوەی بەرگریەتی لە خۆیەوە بۆ منداڵەکەی هەر لە قۆنەغی سەرەتایی
شیرپێدانەوە کە ژەکە هەتاوەکو قۆناغەکانی دیکەش بەردەوام دەبێت. ئەمە بۆچی باشە؟ ئەمە ڕێژەی مردنی منداڵان بە مردنی لە ناکاو، بە شەکرا، بە نەخۆشی دڵ، ئەمە هەموو عیلم سەلماندوویەتی بە کۆمەڵێک نەخۆشی دیکە کەم دەکاتەوە، پەتاوەرزیەکان، کۆمەڵێک شتی دیکە، هەموو ئەوانەی کە یعنی دایک مەناعەی لێوەرگرتووە دەگوازرێتەوە لە ڕێگەی شیرەکەیەوە، ئەمەش ڕێژەی نەخۆشیەکانی منداڵان زۆر کەمتر دەکاتەوە. ئاستی شیرپێدانی دایکان لە کۆمەڵگەی ئێمەدا بەعام لە ئاستێکی زۆر مەترسیداردایە. من چۆن دەزانم ئاستێکی مەترسیدارە؟ من لە کۆڵینەوەم نەکردەوە بەڕاستی، بەڵام فیدباکی دایکان و ئەو خانمانەی کە نامەم بۆ دەنێرن و لەو کۆمیونیتیی کە من دروستم کردووە ینی گەیشتومە ئەوە و لەو ینی ڕۆژانە بە بەرچاوم دەکەوێت لە دەوروبەرم لە چواردەورم لە هەمووی دەیبینم کە چی دەگوزارێت. یعنی بەڕاستی وای لێ هاتووە بەدەگمەن دایکێک دەبینم کە یعنی شیری خۆی بدات، ئەوەی کە شیری خۆشی دەدات زۆربەی بە تێکەڵی دەیدات شیری قوچوو لەگەڵ شیری خۆی و کاتێک لێ دەپرسیت بۆ حەز دەکات یعنی ئەها پرسیارێکە ناخی دەهەژێنێت دەڵێت منداڵەکەم تێر ناخوا و فڵان و فیسار دەڵێن بە شیری قوتو منداڵەکەت قەڵەوتر دەبێت. کابەیەکێک لە هۆکارەکان ئەوەیە چاوی لەوەیە منداڵەکەی قەڵەو بێت بۆیە دەیدات. هۆکارێکی دیکە ئەوەیە کە ینی خانم بنیادی وایە حەزی لێ جوان بێت و ئەو کۆمپانیانەی کە ئیش لەسەر شیری قوتو دەکەن ینی قەناعەتێکی وایان دروست کردو بەڕاستە و خۆ ناڕاستە و خۆ بەڕاستی ینی کار لەسەر ئەوە دەکەن مێشکی ئافرەت دەجوڵێن بۆی کە تۆ شیر بدەیت جوان نامێنی، توند و تۆڵی سنگت لە دەست دەدەی، نازانم چی لە دەست دەدەی، قژت لە دەست دەدەی چونکە ڤیتامینات کەم دەبێتەوە. ئەمە وا لە ئافرەت دەکات هانیاندا و مێشکیان کۆنتڕۆڵ کردو بەڕاستی ینی هەموو خەتاکە لە خودی دایک نییە، خەتاکە لەوەیە کە ڕۆژانە دەیبیستێ و دەیبینێ و ینی من زۆر تاکید لەوە دەکەمەوە کاتێک دەڕۆی بۆ خەستەخانەیەک 4 مندوبی شیر دەستت دەگرێت دەڵێت شیری قوتو بدە بە منداڵەکەت با قەڵەوتر بێت با نازانم چی بی، ینی ئەم شتانە هەمووی کاریگەری دادنێت لەسەر منداڵەکە لەسەر دایکەکە، ینی وا بیر دەکاتەوە دایکەکە کە بۆچی ینی بەدیلەکەی شیری قوتو دیارە فڵان و فیسار دەڵێ باشە و منداڵەکەم پێی قەڵەو پێی جوانە ئێکە منداڵەکەم بە شیرێک دەتوانێت قەڵەو جوان بێ من بۆ سنگی خۆمی لەسەردا بنێم، من بۆ جوانی خۆمی لەسەردا بنێم. بەڕاستی ئەو بیرکردنەوەیە کارەساتە، بەڕاستی ئەو بیرکردنەوەی زۆر غەڵەتە. تۆ بۆ ئەوە لە دایک بووی بۆ ئەوەی شیر بدەیت و ئەوەی کە شیر دەدەی سنگت شل دەبێتەوە مانای لە دەستدانی جوانیت نییە. کێ لەو دایکە جوانترە کە بە ینی سنگی ئاماژە بێ بۆ ئەوەی کەم دنیایەک منداڵی تەندروستی پەروەردە کردووە. هیوادارم ئەو بیرکردنەوەیە بگۆڕن. بۆچی ئەم شتە دوولایەنەیە؟ ئەوەی کە چۆن شیری خۆت دەدەی بە منداڵەکەت کاریگەری دادنێ لەسەرەوەی منداڵەکەت بە شیری خۆت قەڵەو دەبێ یاخودنا. چۆن شیر بە قۆناغ دەست پێ دەکات. قۆناغی یەکەمی شیردان بریتیە لە ئاوێک بۆ تشکاندنی تینوێتی منداڵەکەت و ڕێژەی تەوری تایدا کەمە. بە بەردەوامبوون لە شیردانت ڕێژەی درۆپلێت ینی پەڵەتەوریەکان لە ناو مەمکتدا کۆ دەبێتەوە و لە کۆتاییدا پاڵ دەنرێ بۆ دەرەوە کەوابێ ئەو شیرەی لە کۆتایی شیرداندا هەیە ڕێژەی تەوری بەرزە و کێشی منداڵەکەت زیاد دەکا. ئەمە ئەوە ئەو دایکانی کە نازانن بە تەندروستی شیریان بدەن بەڵێ ئەگەری هەیە تووشی لاوازی کێش و کەمی ڤیتامینات ببێ منداڵەکانیان، بەڵام کاتێک تۆ دایکی قەرار دەدەی کە شیری خۆت دەی دەبێت بای ئەوە معلومات کۆ بکەیەوە بای ئەوە زانیاری کۆ بکەیەوە کە چۆن ڕاستترین شێواز دەکا بێ شیردان بەڕاستی زۆر کاریگەری زیاترە لەوەی کە شیری قوتو بدەیت. شیری قوتو منداڵ قەڵەو دەکات بەڵێ لەبەرەوەی ڕێژێکی تەوری باشی تێکراوە، بەڵام لە تۆ دەپرسم ئایا قەڵەوی باشترە یان سەلامەتی منداڵەکەت؟ قەڵەوی ناتەندروست یان سەلامەتی منداڵەکەت؟ و خۆتان قەرار بدەن. مێژووی شیردانی قوتو لە چیەوە دەستی پێکردووە؟ طبعاً شیری قوتو لەلایەن کۆمپانیایەکەوە داهێنرا کە مێژوویەکی زۆر کۆنی نییە و لە پێناو ئەوە داهێنرا لە ئەوروپا داهێنرا لە پێناو ئەوەی کە ئەو دایکانەی مەسەلەن ئەو منداڵانەی کە دایکیان لە دەستداوە ینی ئەو دایکانی بەسەر منداڵەوە دەڕۆن ناتوانن شیر بدەن، ئەوانەی کە نەخۆشیەکی زۆر مەترسیداریان هەیە بۆ معلوماتە زۆربەی دایک دەتوانێت تەنانەت هەندێک سەرچاوە دەڵێ دایکێک کە شێرپەنجەشی هەبوو دەتوانێت لە ژێر چاودێری پزیشکەکەیدا شیر بدا بە منداڵەکە، ینی ئەوە بیانوون نییە. بەڵام بۆ ئەو بەعزە حاڵەتانەی کە دایکەکەی لە دەستداوە ئەمانە داهێنرا. دوای ئەوە بیریان کردەوە ئەم کۆمپانیانە چۆن سەروەتەکەیان زیاد بکەن، چۆن ئەم پرۆسەیە بەرەو پێشبەرن، هاتن بە سیستەماتیکی بڵاویان کردەوە کە ئافرەت دەبێت جوان بێ، ئافرەت دەتوانێت ینی بۆ ئیسراحەتی خۆی لە بەدیلی ئەوە شیری قوتو بەکار بهێنێ
کە هەموو ئەمانە کرا بڵاوبەوە یعنی بە ئەوروپادا زۆر تەشەنەیسن ڕێژەی منداڵی نەخۆش و بێبەرگری زۆر زیادی کرد ڕێژەی دایکان بە شێرپەنجە و ئەمانە زۆر زیادی کرد ڕێکخراوی تەندروستی جیهانی و ڕێکخراوی خۆراک و دەرمانی جیهانی هەستان قەدەغەیان کردلەوەی کە بڵاو بکرێتەوە و دانیان پێدانە ناوەوەی کە بەدیلێکی تەواوی شیری دایکە بۆ ئەوەی زەرەر نەکەن ئەمانە چیان کرد هەستان لە وڵاتە دواکەوتوەکاندا بزنسەکانیان پەرەپێدا هاتن لە ئەفریقاوە دەستیان پێکرد وایان لە دایکی ئەفریقی گەیاند کە دەتوانن شیر بدەن بە بەدیل و لەبەر ئەوەی ئەو وڵاتانە یعنی لە چاو تاکی ئەوروپی دواکەوتوتر بوو لە ڕووی عیلمەوە طبعاً قەنەعەتیان بەوە هێنا تاوای لێهات لە ئەفریقا بڕی منداڵانی بێبەرگری و ئەمانە زۆر زیادی بوو بەڵام لەبەر ئەوەی لە وڵاتانە عادەتەن لە وڵاتە دواکەوتوەکان کۆنتڕۆڵی تەندروستی کەمترە و هەیمەنەی وەزارەتی تەندروستی کەمترە و گرنگی لایەنی دەسەڵاتدار بە تاکەکانی کۆمەلگا کەمترە نەیانتوانی زاڵ بن بەسەر ئەوەدا و لەوێوە بەرەبەرە تەشەنەیسەند اینجا بە وڵاتانی ئاسیا و بڵاو بۆ بە هەموو وڵاتانی جیهاندا و قەنەعەتێکی وای لێهات یعنی وایان لێکردن کە تەواو ئەو شتە لە کۆنتڕۆڵ دەربچێ و ڕۆڵی کێیە ڕێگری لەمە بکە بەڕاستی ڕۆڵی یەکەم حکومەتە کە ڕێگری لەوە بکە ئەو ڕیکلامە لە ڕادە بەدەرانە تۆ هەر لێرە ڕێگەکەمان هەر لێرەوە بۆڕانیە بڕۆ چەند ڕیکلامی کۆمپانیای شیر دەبینی تۆ بڕۆ بۆ خەستەخانەکان بزانە چەند ڕیکلامی کۆمپانیای شیر دەبینی ئەمانە هەمووی کاریگەری دادنێ خەڵێکی دیکە دایک خۆی دەبێ هۆشیار بێ ناکرێت تۆ هەر لۆمەی لایەنێک بکەیت لایەنی سەرەکی خۆتی من تا ئێوارە پێم بڵێن تۆ بڕۆ شیری قوتوب دەبە منداڵەکەت باشترە من قەنەعەت ناکەم و پێشیان گوتوم و من وەک هەر دایکێکی کە ڕۆشتومە شوێنێکەوە دەستیان گرتم وتویانەوەرە شیری قوتوب فڵان شەریکەی ئێمە بدە ئەی بۆ من قەنەعەتم نەکرد و بەردەوام بووم گرنگی ئەوە لەوەدایە کە تاک خۆی هۆشیار بێ ئەمڕۆ دنیایەک کەرەستەمان لە بەردەستەکە دەتوانین بە ئاسانی بە هەموو معلوماتێک بکەین وەرەکەت بڕیار دەدەی ببی بەدایک بخوێنەوە بزانە تۆ بۆ دەبی بەدایک و ڕۆڵی تۆ لە دایکایەتی چیە دڵنیا بە ئەو کاتە هیچ شتێک وات لێ ناکە واز بهێنی لە شیر پێدان